بە بەراورد بە چەند ساری پێشتر بە بەراورد بە چەند سارێک پێش ئێستا چارەسەری زۆر پێشکەوتوو لە بۆ ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە دیترایتەوە و لە بازاڕە. لەبەر ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە قەت بێهیوا مەبن. ئێستا بەشێکی زۆر لە نەخۆشی شێرپەنجە ڕێژەی چارەسەربوونیان زۆر زۆرە، هەندێکیان دەگاتە 180 لە بۆ 190. زۆر نەخۆشمان هەیە کە نەخۆشی شێرپەنجەیان هەبووە و چارەسەریان وەرگرتیە و چارەسەریان تەواو بووە و ئێستا گەڕاینەوە سەر ئیش و کاری خۆیان و لە ناو مارەمەنداری خۆیانن. لەبەر ئەوە نەخۆشانەی کە شێرپەنجەیان هەیە هەرگیز بێهیوا مەبن و ئێستا چارەسەری زۆر باش هەیە لە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.